پلانەکانی ڕێکخراوی داعش بۆ ڕێگریکردن لە هێرشەکانی سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە دەستی بە سووتاندنی بیرە نەوتیەکانی دەوروبەری مووسڵ کرد. نەتەوە یەکگرتووەکان هەنگاوی داعشیان بە مەترسیەکی گەورە لە قەڵەمدا، بەڵام هێزانیەکان ڕادەگەین کە سووتانی بیرەکان پەک لە پێشڕەوی هێزەکانی عێراق ناکەن و لە ئەزمونێکی نێزیک سەرکەوتنی خۆیان ڕادەگەێنن. لدينا جهود كبيرة. ئامادەبوونێکی گەورەمان هەیە و هەماهەنگیمان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکاندا هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگری بیرەنەوتیە سوتاوەکان، بەڵام سووتانی ئەم بیرانە ڕێگری لە پێشڕەویمان ناکەن و سەرکەوتنی گەورەشمان بەدەست هێناوە. بوارناسێکی ئابووری ڕادەگەنێت سووتاندنی بیرە نەوتیەکان زەرێکی گەورە بە دارایی عێراق دەگەینێ و ئەگەر ئەم بیرانە چارەسەر نەکرێن عێراق لە توانای نییە ئەم دەڤەرانەش ئاوەدان کاتەوە. تشكل أضرار كبيرة. زەرورزیانێکی گەورە بە ئابووری عێراق و تەندروستی و دەرونی هاوڵاتیان و زەویە کشت و کاڵەکان دەگەینێ و بە هیچ شێوەیەک ناتوانرێ ئەم شوێنانە ئاوەدان بکرێنەوە ئەگەر چارەسەرێک بۆ کوژاندنەوەی ئەم بیرانە نەدۆزرێنەوە. لە ڕووی ژینگە و تەندروستیدا سەرڕایی کە مەترسیەکی گەورە لەسەر هاوڵاتیان دروست دەکا ئایندەکەشی ترسناکترە، بەڵام لایەنە پەیوەندیدارەکان ڕادەگەینن کە توانیویانە داودەرمانێکی زۆر بۆ ئەم مەبەستە تەرخان بکەن. دربارەی بیرێت نفتی و کبریتێ ئەڤدێ طبعا مەترسیەکە مەزن سەر کۆمەلگەهێ و سەر تەندروستیە کۆمەلگای و تەندروستیە یا هەوڵاتیە هەبیت و ئەشێن بێژم خۆ گشتوگال و ئاژەل ژێ خلاص نابیت. حقیقت افرازات بێت ئاینده گەلک بن ما وەک لجنە تەندروستیە ما پلانەکە مکەما دانای و مای خۆ بەرهەف کردی ئەم تعاملێ و کۆنتڕۆلە وان تەئسیراتێت وێ بکەین. ڕێژەکە مازن یا هەمی ژۆرە دەرمانە مایەت بەرهەفکردین و مای دەست پێکرێ مایدا بەشکردی سەر وی خەلکی ئەبێت کو نێزکی وان عەردا ئەبێت ئەف کارەسەتە لێچێ بۆی. سەرەڕای کە داعش سەدان پیلاندا دەڕێژێ و پێشێرکاری بە مافی مرۆڤ دەکاتن، بەڵام گشت بۆ چوونەکان دەڵێن داعش کۆتایی پێهاتوو. ئەو پلانانەی کە دادەڕێژێتن بەرامبەر بە عێراقیەکان سەر ناگرێتن. سڵاو بامەڕنی دەنجی ئەمریکا.